لە هەر چوار پارچەی کوردستان کورد لە قۆناغێکی هەستیار و وەچەرخانێکی مێژووی گەورەدایە بە بڕوای چاودێرانیش چارەنووسی کورد لە بەشە جیاوازەکانی کوردستان بەیەکەوە بەستراوە و بۆ تێپەڕاندنی دۆخی پڕ لە ئاڵنگاریەکانی ئێستا پێویستی بە یەکڕێزی و هاوپشتی یەکتر هەیە. دەبێت پێداچنۆکی سەرتاسەری لە تاکی کۆمەلگا هەتا دەکاتە دەسەڵات هەتا دەکاتە حیزبەکان بیر بکەنەوە چ بکەن هەتاکەی بەو شێوەیە. من چ تەمان بەوەی بی چ کەیفم بەوە بێ هەر بینایەت و هەر جادەی باش و هەر ینی بەو شێوە ئەوەی کە ئێستا دەبین لە شارەکانی کوردستان کەسی ببینم میلەتەکەم ئەوها ڕەزیل دەکرێ لێ دەدرێ تاوانی لەگەڵ دەکرێ و ئێمەش پار بدەینەوە بڕێن وەڵڵا ئارامی هەیە. ئەو ئارامی لە کوردستان ئەوەیە شەو و ڕۆژ درونەکان مەسەلەن لە پارێزگای هەولێر لە سلێمانی لە دهۆک بسوڕێنەوە خۆمان ڕێک بخێن ئەوە باشترین بەرگریە و دەست ناو دەست بنێن ئەمڕۆ دەست نەدەی ئەیکەی دەست ناودەێن یعنی هەموو پارچەکانی کوردستان مەبەستمەوەیە. من کە باز دەکەم مەبەستم هەر هەرێمی کوردستانیە مەبەستم باکوورە ڕۆژهەڵاتە ڕۆژ ئاوایە. یەکلابوونەوەی دۆزی کورد و وەڵامدانەوەی مافی گەلێکی 40 ملیۆنی وەکو کورد دەستەبەری سەقامگیری و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پشتکردنە ئەم پرسە و خۆدزینەوەی وڵاتان لە چارەسەری پرسی کورد لە ڕەوایەتی دۆزەکە کەم ناکاتەوە و تەنها تەمەنی پشێوی و ناسەقامگیری لە ناوچەکە درێژ دەکاتەوە. کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەوێنی ئاشتی و ئارامیە. ئەگەر کورد مافەکانی کوردابی نەکرێتە لەو وڵاتانە یعنی ئەو وڵاتانە ئیسراحەت بەخۆیانەوە نابینن. من پێم وایە ئەوەی ئێستا کە دەستیان داوەتێ ئەو هێرشانە و ئەو دژمنکاریە کە توندیان کردووە سەبارەت بە هەرێمی کوردستان ڕۆژئاوا من پێم وایە ئەوان لە مەترسێژی گەورەدان لەوە دەترسێن کە ناوە خۆشیان بتەقێتەوە و کوردەکان چیتر ئەو غوبنە و ئەو زوڵم و ستەمەی کە هەیە قبوڵی نەکەن بۆیە پڕیان داوەتە هەرێمی کوردستان دەنا ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو ڕۆژئاوا هیچ زیانێکمان بۆ دەوروبەر و بۆ جیرانەکان نەبووە. سڕبوونەوەی هێرش و پەلامەرەکانی دەوڵەتانی تورکیا و ئێران بۆ سەر باشوور و ڕۆژئاوای کوردستان و هەڵکشانی ئاستی هەماهەنگی ئەمنی و سەربازی ئەو دەوڵەتانەی کوردستانیان بەسەر دابشکراوە پەیمان بۆ بوونی پلانێکی نوێی ئیقلیمی دژبەخەبات و دۆزی ڕەوای کورد لە بەشە جیاوازەکانی کوردستان وەک چاودێرانیش زەختی لێ دەکەنەوە یەکڕێزی و تەبایی نێوخۆ بەردەبازێکی گرینگە بۆ پەڕینەوە بۆ قۆناغێکی نوێ بە پێچەوانەوە پەرتەوازەی کورد دەرفەتی سەرکوتکردن و کۆمەڵکوژی دەدات بە نەیارەکانی